ئەمڕۆ منیش خۆم بە خۆشحاڵ زانین تۆ حەزم لە خوێندنەوە هەیە جا ئەمڕۆ توانیم بەشداری بکەم بەس بەڕاستی خۆزگا هەموو کاتێ ئەم قەرەباڵغ و جۆش و کرۆشیە بۆ کتێب ببوایە بەس بەداخەوەی چاوەتی ئەنتەرنێت و فەیسبووک وەمانە داهاتووە بەڕاستی تەقریبەن خوێندنەوەمان زۆر کەمە بەس ئێمە ئەگە بێتە سەر بواری ڕاستیەکەی ئێمە ئەگە بخوێنینەوە سەقافەت زیاتر بەقوت بێ مێشک زیاتر بەقوە دەبێت چونکە تۆ سەیری فەیسبووکەکەی ئەنتەرنێت دەکەی بەڕاستی کۆمەڵێشت هەیە بۆیە گەڕێت و ئەیدۆزیتەوە ئەی باشە بۆ نای لە مەکتەبەیەکی ئاواکە لە بەردەستە چی پێویست بێ وەکو ئەنتەرنێت وەکو فەیسبووک وایە وەرە لێرە سەردانی مەکتەبەکان بکە چی بێ ئەتوانی بیت سەیری کەی بخوێنیتەوە زیاتر لە بابەتەکە تێبگەی بەس بەداخەوە بەڕاستی ئەمڕۆ یعنی بابەتی خوێندنەوەمان زۆر کەمە بەداخەوە زۆر بەداخەوە بۆ گەنجەکانمان هەموو ئیتیمایەکیان خستوۆتە سەر هێنا ئەنتەرنێت و ئەم نەوع شتانە. بۆ شارێکی ڕۆشنبیری وەکو شاری سلێمانی زۆر گرنگە ئەم جۆرە چالاکیانەکردنەوەی پێشانگا و تۆ وا لێ دەکا سەرنجت ڕادەکێشێت بۆ شتێکە احتیمالان تۆ یەکەم جارت بێ ببینیت کاتێککە دەیتە دەستە جەمعێکی ئاوا دەبینی یەک دنیا خوێنەر زۆر گرنگە تۆ بۆ نمونە دایکیت یاخود باوکی مناڵەکانت بێنیتە ئەم شوێنانە لەگەڵ خۆت تاوەکو وردە فێری ئەوە بن سەرنجە تۆدەن لەو خەڵکەی ترەدەن ئەمە بە شێوەیە لە شێوەکان ئەکرێت بە کللتورێک بۆ خۆی ئەکرێت بە چالاکیەکە هەمومان حەزی پێ ئەەکەین و ئەمانەیە بە دوایە بڕین و هاوکات گوناحە ڕاستی ئێمە کە بمانەوێت خوێنەر بین بچین کتێبخانە بگەڕین کاتێکە ئەو هەموو کتێبخانەیە تەلای ئێمە نەتوانین کتێبێکی لێ هەڵگرین بە چەند وشەیەک بخوێنینەوە.